حرب گومانی تێدانە ئێمە بمانەوە هەر هەنگاوێک بنین دەبێت بناغی ئەو هەنگاوە بریتێ لە ئاشتەوایی تەبایی نێخۆ پێکەوە ڕاوێژکردن یەکدی بە هەند هەڵگرتن و بێگومان هەمومان پێویستیمان بەیەکدی هەیە و هیچ کەس نابێ وا بیر بکاتەوە کە بێنیازە لەوانی دیکە هەستکردن بە بێنیازی بەرامبەر بەوانی دیکەوە هەستکردن بەوە کە بۆ خۆت بەسی بۆ خزمەت ئەوە بەڕاستی ئەوەیە کە قەیرانەکانی زۆر قوڵ کردوەوە هەتا ئەو عقلەتە دەبێت لابەرین ئەوەی بێنە نێجێکەمە پێویستیمان بەیەکدی هەیە و بە هەمووان دەتوانین خزمەتی ئەم وڵاتە بکەین. وڵا ئومێد هەیە گەر ئیرادە هەبێ وەقتمان بەدەستەوە ماوە چەند کاتمان زۆر لەدەستداوە بەڵام کاتیش بەدەستەوە ماوە و ئومێدیش هەیە چونکە شتەکە لێمان عاسێ نەبووە واتە بەدەست خۆمانە بەس بەرژەوەندی گشتی و حیزبی و تەسک وەلانین و بەرژەوەندی گشتی زاڵکەین هەموو شتێکمان پێ دەکرێت. پێم وایە ئەوەی کە لەسەر دەستی ویشکاوە دەبێت ئەو چاچی کاتەوە لە کوێشکاوە لە هەولێرشکاوە بەڕوونی پارتی بە تایبەت کاک مەسعود پێمان گوجاوەنیەوە تا پێ دەگەێنین ئەوە ڕەنگە جاری دەیەمینیش دەیگەێنین بە تاکید دەست لە کوێشکا دەبێت لەوێ هەڵبەسترێتەوە گرفت لە کوێ دەبێت لەوێ چارەسەر بکرێت لە دەستی چێشکاوە دەبێت ئەو زیاتر هیمەت بکە.